لەبارەی پێشاتە سیاسیەکان لە عێراقیشەوە دیارە دوای 9 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە مانگی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو تا ئێستا نتوانراوە حکوومەتی عێراق پێک بهێنرێت. نێوماڵی شیعە ناکۆکە نێوماڵی سونە بە هەمان شێوە هاوپەیمانەتێکی سەدر هەڵوەشایەوە سەدر 73 پەرلەمانتاری لە پەرلەمانی عێراق کشاندەوە. داهاتووی عێراق بەرەو کوێ دەڕوات؟ پێکهێنانی حکوومەت ئایا بەم ئاسانیە بەم نزیکانە دەکرێت پێک بهێنرێت؟ حەیدەر عەرەب موسەوی سەرۆکی سەنتەری لوتکە بۆ لێکۆڵینەوەی استراتیژی لەگەڵم دەبێت لە ڕێگەی سکایپەوە. بەڕێز حەیدەر، ئەمەوێ سەرەتا لە بەڕێستان بپرسم بۆ چوونی ئێوە لەبارەی پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق چییە؟ ئایا گەشببینن کەم حکوومەتە بە نزیکترین کات پێک بهێنرێت؟ بە ناوی خۆی گەورە و میهرەبان، سڵاو بۆ ئێوە و بۆ کەناڵە بەڕێزەکەتان. من پێم وایە کە وا لە واقعدا واقعی ئێستاکە ئیرادەیەک هەیە بۆ ئەوەی کەوا قۆناغێکی نوێی سیاسی دەست پێ بکات و من پێم وایە پاش کۆتای هاتنی قۆناغێکەمی یاسادانان ئێمە ئەتوانین قۆناغێکی تازە ببینین کە تایدا هەوڵەکان بۆ پێگەنانی حکوومەت چڕۆپڕتر دەبێتەوە و ئێستا هەوڵەکان لە ئاسێکی بەرز دەستی پێکردووە لە نێوان لایەنە جیاوازەکان کە چوارچەوەی هەمانگی وەکو لایەنێک پێ هەڵەسن و گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی دیکەن بکەن. بۆیە پێم وایە کە بارودۆخەکە جددیە ئەم جارە بۆ پێکەنانی حکوومەت و نوخاڵی سەرەکی لەم پرۆسێدا بریتە لە تێگەیشتنی هەردوو حزبە کوردیەکە پارتیویکێتی لەسەر پرسی سەرۆک کۆمار، چونکە ئەمە بربەستێکی گەورەی دروستکردووە لە پێکەنانی حکوومەتی عێراق. ئەگەر بێت ئەم دوانە ڕێک بکەون لە دەستنیشانکردنی کەسێک بۆ سەرۆک کۆمار، ئەوە هەنگاوێکی زۆر گەورە بێ بەرەو پێشەوە بۆ پێکهێنانی حکوومەتی عێراقی بە شێوکی گشتی. وەکو دیارە کە دەزانن کەوا بە شێوێکی ڕوون جیاوازی هەیە لە نێوان لایەنە سیاسەکان. بۆیە ئەگەر ئێمە پرسی لە دەستپێکی قۆناغی نوێی یاسادانانە پرسی سەرۆک کۆمار یەکلا بکەینەوە، ئەوە گەورەترین کێشەمان یەکلا کردوێتەوە هەنگاوێکی گەورەمان بڕیوە کە دەست دەکرێت بە پێکەنانی حکوومەت. بۆیە پێم وایە چوارچێوەی هەمانگی ئێستا کە زۆرینەیەکی باشیان هەیە، بەڵام بۆ بە تێپەڕاندنی سەرۆک کۆمارۆ پێویست بە 220 دەنگ هەیە و پێویستە بوونی هەبێت. ئەمەش بەربەستێکی گەورەیە. باشە، یەکێکی دیکە لەو خاڵانە پۆستی سەرۆکوەزیران ئەمڕۆ دەوڵەت یاسا ڕایگەیاندووە کەوان کاندیدیان بۆ پۆستی سەرۆکوەزیران ئەگەری هەیە نووری مالکی بێ، بەو پێی کە کێشە و ناکۆکی سەرەکی لە نێوان سەدر و مالکی هەبوو بە کشانەوەی سەدریش ئێستا دۆخەکە ئاڵۆسترا. پێتان وایە کاندیدبوونی نووری مالکی بۆ پۆستی سەرۆکوەزیران ئەگەرێکی بەهێزە ئەتوانێت سەرکەوتوو بێ؟ من دەڵێم ڕاستێکتان پێ دەڵێم لەم تا ئەم چکە ساتە لە چوارچەوەی هەماهەنگی من بە ناوی دەوڵەتی خانوو شاتوانم قسە بکەم کەوان بەشەکەن لە چوارچێوەی هەماهەنگی بە شێوەیەکی گشتی کە ئێمە باسی چوارچێوەی هەماهەنگین باسی شیعەکانەکەین. پێم وایە ئەو ناوانەی کەوا باز دەکرێت تاوەکو ئێستاکە هیچی پێشنیاز نەکراوە، بەڵێ هەندێک ناو گفتوگۆ دەکرێت لە چوارچەوەی ئەو ناوانەیە ناوی بەڕێز مالکیشی تێدایە، بەڵام تاوەکو ئێستاکە کاندیدێکی یەکلاکردنەوە یا چوارچەوەی هەماهەنگی بڕایدا بێت لەسەر کەسێک بۆەوەی کە سەرۆک وەزیرانە تاوەکو ئێستاکە یەکلا نەکراوەتەوە، بەڵکو تەنیا و هیچ لایەنێکەش لە ناو چوارچەوەی هەماهەنگی بە تەنیا بۆی نییە کە کەسێک بسەپێنێت، بەڵکو ئەمە پێویستە لە دەرئەنجامی تێگەیشتن بێت و هێزەکانی چوارچەوەی هەماهەنگی بەردەوام لە گفتوگۆدان بۆی بتوانن کەوا بگەن بە ڕێکەوتنێکی هاوبەش و ناوی بەڕێز مالکی ناوێکە لە ناو کۆمەڵێک ناوانی دیکە و ئەوانش تاوەکو ئێستاکە هیچ یەکلا نەبووتەوە. ئەوەی کە تاوەکە ئێستاکە گفتوگۆی لەسەرکرێ ئەوەیە کابێ ئەو کەسەی سەرۆک وەزیرانە چه مواسەفات و چه ئەزمون و چه مەرجێکی تێدا بێ، واتە زیاتر قسە لەسەر مەرجەکان کراوە پێویستە سەرۆک وەزیران کێ بێت. بۆیە ئەگەر مالکی بێت یاخود کەسی کە بێت جیاواز لە بەڕێز مالکی بێت ئەو کەسە بێت کە کۆمەڵە مەرجی تایە کە چوارچەوەی هەماهەنگی پێی باشە هەبێت، ئەبێ کەسێک بێتە بەڕاستی زۆرترین ڕەزامەندی لایەنەکانی دیکەشی لەسەر بێت. بۆیە هەموو برایان لە چوارچەوەی هەماهەنگی لە گفتوگۆدان لەگەڵ سەربەخۆکان و کۆمەڵک پێشنیاز و دەست پێشخەریش هەیە بۆی کە کەسێک هەر کەسێک بێت لەوانش پێشنیاز بکرێت. بۆیە ئەوەی ئێستا دەبینین ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی هەموو
هەم کۆمەڵێک لایەن گفتوگۆی کۆمەڵێک ناو دەکەن لە چوارچەوەی ئەم گفتوگویانە دەشێت لە کۆتاییەکێک گلا بکرێتەوە بۆی بێ بە سەرۆکوەزیران. بەڵێ چوارچەوەی هەماهەنگی دەڵێت کە ئەوان لە هەوڵدان بۆی کە بتوانن سەدر بگەڕێنەوە بۆ ناو پرۆسەی سیاسی عراق. ئایا پێتان وایە سەدر دەگەڕێتەوە یا دوای جێژن ئەڵێن کە سەدر سورپرایزێکی گەورەی دەبێت؟ پێتان وایە بژاردەکانی دیکە بەردەم سەدر چین بۆ ئەوەی کە بتوانرێت لەم پرۆسە سیاسیەدا ڕۆڵێکی هەبێت؟ بەڵێ لە سروشدا من ئێمە پێمان وایە کەوا بەڕێز سەدر و کوتلەی سەدر ئەوان بەشێکی گەورەن لە پرۆسی سیاسی جا ناکردنەوە و ئەسڵان خاڵ و توخمێکی بەهێزی پرۆسی پێکەنانی حکوومەت و داهاتوش هەر سەدرە. بۆیە بەڕاستی کشانەوەی ئەوان لە پەرلەمان و لە گۆڕەپانی سیاسی کاریگەری بێت لەسەر دروستکردنی حکوومەت بەدڵنیایەوە. بەڵێ هەوڵێکی زۆر جددی هەیە لەلایەن چوارچەوەی هەماهەنگی بۆی وا بکەن کەوا بەڕێز سەدر و تەیاری سەدری بگەڕێنەوە لە پێکەنانی حکوومەت بەشدار بن، چونکە کە بوونی ئەوان کاریگەرە. لە ڕاستیدا ئێستا لە ڕووی یاساییەوە گەڕانەوەی ئەندام پەرلەمانەکانی بۆ پەرلەمان شتێکی ناواقعیە، ناکرێت ڕوو بدرێت چونکە ئەوان ئێستا کشاونەتەوە، بەڵام لە ڕووی جێبەجێکردنەوە ئەشێت کە کاریگەر بن و ڕۆڵیان هەبێت لە پێکەنانی حکوومەت و لە بوونی لە بەشێک بن لە پێکەنانی حکوومەت و لە بەڕێوەبردننی دەوڵات. بۆیە بوونی تیاری سەدری زۆر گرنگە بەشدار بن. ئێستاش هەوڵەکان بەردەوامە و من پێم وایە کەوا ڕەنگە لە داهاتوویەکی نزیکدا ببینین بەشێک لەوان بەشدار بن، بە دووری نابینم چونکە تاوەکو ئێستاکە هەوڵەکان بەم بەست نەگەیشتووە، بەڵام تاوەکو ئەم چکە ساتێج گۆڕانکارێک لە هەڵوێستی بەڕە سەدر ڕووی نەداوە لەوەی کەوا تاوەکو ئێستاکە بەشدار نابێت لە پێکەنانی حکوومەتی داهاتوو و ئەبێتە ئۆپۆزیسیۆنێکی شەقامی عراقی بە شێوەیەکی گشتی و ئەگە ببێتە ئۆپسیۆنێکی بەهێزە بێت سەدر و ئێمە ڕاستە پێویستمان بە ئۆپسیۆن هەیە بۆی کەوا بارودۆخ حکومڕانی بە شێوەیەکی گشتی چاک بکەینەوە، بەڵام بوونی سەدر لە ناو شەقامی عراقیە ڕەنگە کۆمەڵێک بربەست و کێشە بۆ چالاکبوونی حکوومەتی داهاتوو دروست بکات. باشە، پێتان وایە کە هەڵبژاردننی پێشوەختە جارێکی دیکە دووبارە دەبێتەوە یا سەدر پەنا دەباتە بەرجوڵاندنی شەقامەوە گەرە بەهێزانی کە لە بەردەم داهاتووی پرۆسی سیاسی عراقدان کامانن؟ بەڵێ من پێم وانییە هەموو لایەکان لەگەڵ ئەوە بن کە هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدێتەوە جارێکی دیکە، بە مانایەکی دیکە لە نەخشەی سیاسی عراقدا دەبینین کە هەندێک لایەن نانەوێت ئەسڵەن هەڵبژاردن بکرێتەوە، بەڵکو هەندێکی زۆر لە لایەنەکان بەو ئاراستن لەوەی کە بەرداوای بدرێت بەمە و هەڵبژاردننی پێشوەختە نەیتوانی کە زۆر گۆڕانکاریش دروست بکات بەڕاستی. بۆیە ئەوەی پێویستە وەکو پێویست دەبیندرێت ئەوەیە هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە بێ بۆ چاکردنەوەی پرۆسی سیاسی بێت، نەک بۆ زیاتر ئاڵۆزکردنی پرۆسی سیاسی. بۆیە هەندێک لایەن ڕەنگە پێشنیازیان کرد بێ، بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا گفتوگویەکەی لەوەی کە حکوومەتێک پێک بێت بۆ ساڵێک تا 2 ساڵ ئەم حکوومەتە کار بکات بۆ ئەوەی کە هەڵبژاردنێکی گشتگیری دیکە ئەنجام بدرێتەوە. بۆ ئەمەش دەبێت یاسای هەڵبژاردن گۆڕانکاری بەسەردا بێت و کۆمەڵێک میکانیزم گۆڕانی بەسەردا بێت و هەروەها دیسان گۆڕانکارێک بکرێت لە کۆی پرۆسەی هەڵبژاردن و شێوازی دەنگدان کە لە ڕابردووە گۆڕانکرا ڕەنگە هەندێک کێشەی دروست کرد بێ. هەموو ئەمانە پێویستی بەکاتە تۆگە برژ بدەیکەوە هەڵبژاردن پێشوەختە ئەنجام بدەیت پێویست بە ئامادەکاری و گۆڕانکاریکی زۆر لە یاساکە هەیە کە ئەمە نزیکەی ساڵێک بە 2 ساڵدا خایەنێ. بۆیە لەم ناوایەدا دەشێت حکوومەتێک هەبێت بۆ ئەوەی کەوە ئامادەکاری بکات بۆ ئەم پرۆسەی و هەڵبژاردنێک ئەنجام بدرێت. بەڵام بە تێگەیشتنی من لەم بابەتەیە من پێم وایە هێزە سیاسیەکان باوەڕیان بە ئەوە نییە جارێککە هەڵبژاردننی پێشوەختە بکەنەوە. ئێمە بینیمان هەندێک هەڵبژاردن کۆمەڵە گۆڕانکاری دروست کرد، بەڵام بۆ لایەن نەبوو مای دروستبوونی حکوومەت و کێشەکە وەکو خۆی مایەوە چکە هەموو لایەنەکان خواستی بەشداریان هەیە لە حکوومەتدا. بەڵێ بەڕێز حەیدەر عەرەب موسەوی سەرۆکی سەنتەری لوتکە بۆ لێکۆڵینەوەی استراتژی، زۆر سپاس لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ بەغدا لەگەڵمان.